گیانەکەم کە ئافرەتان بێنە ناو سیاسەتەوە بەڵام ئەبێ بە ڕێگەیەکی جوان بێنە ناوێەوە وەکو ئافرەتێکیش کە داوا لەوە ئەکەم هەوڵ بدەن ینی شتێ بۆ ئافرەتان بکەن بەیانی نەکەس بتوانێت شتێکیان لێ بکە خوێندەکانیان بۆ دابین بکرێت زۆربەی کچ هەیە تا ئێستا ناتوانێت بچێتەنەوە قوتابخانەیەکەوە من وەکو کچێکی 18 ساڵ کە لە کوردستانە ئەژەم هیچ شتێک خۆشمە بۆ دابین نەکراوە بەخۆم بە هەموو کچێکەوە بۆ هەمی خەلکی کوردستانی هیوی دۆرم خەلکی هەرێمی هەمە خەلکی ما شێوەیەکی ئۆزۆدانە دەنگی خوب دەتن بۆ هەر کاندیدێکی بەلێ ئەگەر ئەو دەنگە ببیتە جێ هەندێک بوو جێ خوب دەتن لازم بەربژێرێکی هەلبژێریتن بۆ ئەف بەربژێرە ببیتە جهێ يعني او خاصة ودفيتن كو جهبتن الهرمي وخدمته وخلقي خود كتن من وكو جنزك باشداري هالبجارنكم وهوادارم همو جنزك باشداري هالبجارنكا وتنها دواكاريشم هاليكار